کوردستان ئێستا لە ناو وەختێکی زۆر ناخۆشدایە پێویستە ئەو منداڵانە ئەو زەختەیان لەسەر نەبیتن فێستیڤاڵی ئەوها دڵی منداڵەکان خۆش دەکاتن لەبەر هەندێمە سەلەبرەیتمان کرد. هەلەوین جەژنێکی ئینتەرناشنەڵە و لە 23 مانگی ئۆکتۆبەر یادی دەکرێتەوە. ئەو ڕۆستێکی زۆر خۆشم هەیە کە ئەو هەموو خەڵکە دەبینم بە جلی زۆرا زۆر هاتوون پیرۆزبایی لێگری دەکەین و پێشکەش یەکگری دەکەین. لە فێستیڤالی هالۆوین هەممان پێکەوە بە دڵخۆشی و سەلەبرەیت دەکەین. شلبوا بس تو زي ما انتي ئەمە کە جژنی هەڵەوینە هەڵەستین بە کۆمەڵێک چالاکی ئەوی وەکوکردنی وێنەی سەردەم و چاوەئاند کردنی هەنێ چالاکی جۆرا و جۆر وەکو سەیرکردنی فلیم ئاند ئەمە هەڵەستین بەکردنی ئەم چالاکیانە بۆ فێرخوازانی ئەو کەسانی کە پێویستیان بە یارمەتیە. هەروەکو بینن ئەمڕۆ ئێمە چەنەها ئینڤنتمان هەیە بۆ نمونە وەکو ئەم کوولەکانە دروستیەکەین و هەروەها ئینڤنتمان هەیە ڤیدیۆمان هەیە ڤیدیۆی ترسناک یاخود لەسەر دەم و چاوشت دروستەکەین و پارەش کۆکەینەوەوانێ بۆ فەقیر و هەژاران. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووسەوە بە ئامانجی لەگە ئەنجومەنی ئافرەتانی قەزای سۆران هەڵەساین بەکردنەوەی خولێکی شوفێری بۆ توێژێکی گرین کە ئەویش ئافرەتە. ئەو خولە زیاتر لە 15 ڕۆژی خایاندۆکە زیاتر لە 27 ئافرەت بەشداری ئەم خولیان کردووە. لەگەڵکردنەوەی ئەم خولەدا منیش هاتم و بڕیارمدا شان بەشانی ئافرەتان ئێمەش دەتوانین ڕێگای شۆفێری بگرینە بەر بۆی من هیوادارم لە داهاتوودا ئەم جۆرە خولانە بەردەوام بێت و ئەگەر ئێمە بتوانین پابەندی ڕێنەماکانی بین ئەوا دەبێتە دۆست و هاوڕێمان.